بەناوی خدای گەورە و میهرەبان ئێمە وەکو دانیشتوانی گوندەکانی شێوەچنار و دۆڵانە و مەزریان و قورتەپن و گەروەزین و هێزەبورە و کانیە و سێوە و نێتوو لەگەڵ 6 بنکەی سەربازی کە 5 هی پاسەوانی سنوور لەگەڵ یەکیشیان کە فەرماندەی هەڵگوردە لەم سنوورە ڕۆژانە هاتوچۆ دەکەن لەگەڵ کۆچەریەکان و گەشتیاران نزیکەی لە 300 باڵ هەرگەلی بەروبوومی کوشتکاڵی ڕۆژانە بەرهەمەکانیان دەگوازنەوە بۆ سۆران و هەولێر بۆ ساختکردنەوەیان بەرهەمی ئەم ڕێگایە بەکاردێنن بەداخەوە لە ماوەی چەند مانجی ڕابردوودا دووبار هەڵگر بە بەروبوومی کوشتکاڵیەوە وەرگەڕاون و جگە لە زیان و شوفێری تووشی زیانی مادیش بوونە هەروەها بەهۆی سەختی ئەم ڕێگایە گوندەکان بەرەوبەرە چۆڵ دەکرێن و خەڵکی گوندەکان فەرمانبەرن و ڕۆژانە بۆ ڕایکردنی کاروباری فەرمانگەکانی حکوومەت هاتوچۆ بەم ڕێگایە دەکەن و چەندین قوتابیش دابراون. بەداخەوە دانیشتوانی ئەم سنوورە تەواوی باغ و زەویەکانیان فەرامۆش کردووە کە ئەمە زیان بەژێرخانی ئابووری نیشتیمان دەگەێنێت و گوندەکان بەرەو چۆڵبوون دەچن و هەروەها چوونە گەر کەسێک بۆ ژەرکردنەوە یان دروستکردنی خان و کەلوپەری بیناسازی زۆر بە ئەستەم و بە نرخێکی زۆر گران دەگاتە شوێنی مەبەست ئەم گوندانە خاوەنی چەندین شەهیدن کەچی کەمترین ئاوریان لێ دراوەتەوە بۆیە داواکاری قیرتاوکردن و خزمەتگوزاریەکان ئاراستەی سەرۆکی حکوومەت و ئیدارەی سربەخۆی سۆران و لایەنی پەیوەندیدار دەکەین کە بە زەوترین کات هەنگاوی کردەی بگرنە بەر و بۆ چارەسەرکردنی ئەم کێشەمان بێگومان بەڵێنمان پێدراوە پێشتر چەند جارێک بەڵام تا ئێستا هیچ ئاوەڕێک وەکو باسم کرد هیچ ئاورێکی لێنە نەدراوەتەوە ڕێگاکە زیاتر لە 4 تا 5 کیلۆمەترە بە ئەو شوێنێک کە بڵین نێت و بگاتە نێت و وەرو ئەو شوێنانێک کە کوشتکاڵی لێ دەکرێت بەڵام تا ناو گوندەوە 3 کیلۆمەترە